وشەی بلوتوث لە چیەوە وەرگیراوە. طبعاً بلوتوث ئەو خزمەت گوزاریە تەکنەلۆژیایەیە کە ئامێرەکان بەیەکەوە دەبەستێتەوە بۆ ئالوگۆڕی داتا و زانیاری. دیارەکە بە ئینگلیزی وشەی بلو واتە شین، هەروها توث واتە ددان، کەواتە بلوتوث واتە ددان شین. طبعاً زۆر جار ئێمە ناوی شتەکان دەبین و بەکاریان دێنین، بەڵام زۆر بەدەگمەن بیر لە ڕێگ و ڕیشەی وشەکان دەکەینەوە. بە ناوی پاشایەکی ڤایکینگەکانەوە کراوە، واتە وڵاتی دانیمارک و نەرویج، کە ناوی هاراڵد بلوتوث بووە. لە سەدەی دێمی زاینی فەرمانڕەوایی کردووە. ئەم نازناوی ددانشینە کە بە زمانی ئەوان بڵاتهاند بووە، لەوەوە هاتووە کە پاشاکە زۆر حەزی لە خواردنی توی شین بووە، بلوبێری. بەردەوام خواردوویەتی و بەڕادەیەک هەمیشە ددانی شین دەرکەوتووە. بۆ یەکەم جار لە ساڵی 1996 کۆمپانیای ئینتێل بۆ تەکنەلۆژیا ئەم وشەیە بەکاردێنێ و دوجار تەرخان دەکرێت بۆ بەیەکبەستنەوەی ئامێرەکان. نوێنەری کۆمپانیاکە دەڵێکەوە ئەو ناوەی لە کتێبی پاشای ڤایکینگەکان بەرچاو کەوتووە و سیفەتی ئەو پاشا ددانشینەش لە جێی خۆی دابریتی بووە لە بەیەکبەستنەوە و ئاشکردنەوەی هۆزە سکەندەنافیەکان کە ڕێک سیفەتی خزمەتگوزاری بلوتوثەکەی سەردەما. ئیتر ئەو کۆمپانیایە لۆگۆ و ئایکۆنی بلوتوث دروست دەکات کە لە یەکەم پیتی ناوەکانی پاشاکە بە زمانی دانیمارکی H و B پێک هاتووە.